دادگای فیدراڵی عێراق دووتانەی لەسەر یاسای بودجە لە بەرژەوەندی هەرێم یەکلا کردەوە و چەند تانەیەکیشی ڕەت کردەوە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی کاربەڕێکەری هەرێم لە 12 تەمووز لە دادگای فیدراڵی تانەی لە 4 مادەی یاسای بودجەی عێراقدا کە پەیوەندیدارن بە پشکی هەرێم. ئەو مادانەی تانەیان لێدراوە پێک هاتوون لە مادەی 2 بڕگەی یەکەم خاڵی 5 بە مادەی 11 بڕگەی یەکەم و دووەم، مادەی 12 بڕگەی دووەم ئەلیف با جیم دال ها، مادەی 13 بڕگەی 7 و 8. ناوەڕۆکی ئەو دوو مادەی دادگای فیدراڵی لە بەرژەوەندی هەرێم یەکلایی کردنەوە لە بڕیارەکەی دادگای فیدراڵی داهاتووە. بوونی دەستەواژەی بە ڕەزامەندی سەرۆکوەزیرانی فیدراڵ لە بڕگەی یەکەمی مادەی 11 نادەستووریە. بڕگەی یەکەمی مادەی 11 بودجێ عێراق دەڵێت پشکی هەرێم لە تێکڕای خەرجی ڕاستەقینە دیاری دەکرێت. خەرجی حاکیمە لەلایەن وەزارەتی داراییەوە بە ڕەزامەندی سەرۆکوەزیران خەرج دەکرێت. بە پێی بڕیارەکەی دادگای فیدراڵی خەرجکردنی پشکی هەرێم لە بودجەی حاکیمە کاری وەزارەتی داراییە و ڕەزامەندی سەرۆکوەزیرانی عێراقی ناوێت. هەروەها دادگای فیدراڵی بڕگەی 7ەمی مادەی 13 یاسای بودجەی لە بەرژەوەندی هەرێم ڕەت کردەوە و دەڵێت بوونی دەستەواژەی لە ئەگەری نەبوونی چارەسەر پەرلەمانی عێراق بڕیاری پێویست دەدات نادەستووریە. بە گوێرەی بڕیارەکەی دادگا پەرلەمانی عێراق شوێنی یەکلاکردنەوەی کێشەی دارایی نێوان هەرێم و بەغداد نییە. بڕگەی 7ەم لە مادەی 13 بودجێ عێراق دەڵێت لە کاتی بوونی ناکۆکی لەسەر بودجە لە نێوان حکوومەتی فیدراڵ و هەرێم لیژنێکی هاوبەش پێک دێنرێت لە ماوەی 30 ڕۆژ راپۆرتێک بە پەرلەمانی عێراق دەدات بۆ بڕیاردان لەسەری. حکوومەتی هەرێم لە تانەکەیدا داوای کردبوو لە کاتی بوونی ناکۆکی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیار بدات نەوەک پەرلەمان. دادگای فیدراڵیش داواکاریەکەی پەسەند کرد. ئەو تانانەی لەلایەن دادگای فیدراڵی ڕەت کرانەوە. دادگای فیدراڵی چەند تانەیەکی حکوومەتی کاربەڕێکەری هەرێمی لەسەر مادەکانی 2 11 و 12 و 13 بودجێی عێراق ڕەت کردەوە و وەکو خۆیان مانەوە. مادەی 2 بڕگەی یەکەم خاڵی 5 با کە دەڵێت زیادەی داهاتی نەوت لە سەروی 70 دۆلار لە سەدا 30 بۆ پارێزگاکان جگە لە هەرێم و لە سەدا 70 بۆ پڕکردنەوەی کورتێنانی بودجە دەبێت وەکو خۆی مایەوە. حکوومەتی کاربەڕێکەری هەرێم لە تانەکەیدا داوای کردووە هاوشێوەی پارێزگاکانی دیکەی عێراق لە زیادەی داهاتی نەوت سوودمەند بێت. بڕگەی دووەمی مادەی 11 بودجێ عێراق پشکی هەرێمی کوردستانی بە لە سەدا 12.67 دیاری کردووە وەکو خۆی مایەوە. حکوومەتی هەرێم لە تانەکەیدا داوای کردبوو پشکی هەرێم لە بودجەدا بکرێتە لە سەدا 14. هەروەها تانەی حکوومەتی کاربەڕێکەری هەرێم لە دادگای فیدراڵی دژی مادەی 12 بڕگەی 2 ئەلیف با جیم دال ها ڕەت کرایەوە کە تێیدا داوا دەکات ئیدارەدان و فرۆشتنی نەوتی هەرێم بە هاوبەشی بێت، تەواوی خەرجی وەبەرهێنان، گواستنەوە و هەناردەکردنی نەوتی بە پێی گرێبەستەکانی هەرێم بدرێت. بڕگەی پارێزگای ناڕازی لە بودجێ عێراق وەکو خۆی مایەوە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی کاربەڕێکەری هەرێم لە دادگای فیدراڵی داوای هەڵوەشانەوەی بڕگەی 8 مادەی 13 بودجەی کردبوو، بەڵام دادگا تانەکەی ڕەت کردەوە. بڕگەی 8 مادەی 13 یاسای بودجێ عێراق دەڵێت لە کاتی بوونی ناکۆکی لەسەر بودجە لە نێوان هەولێر و سلێمانی ڕێگە بە سەرۆکوەزیرانی عێراق دەدات دەستوەردان بکات. بڕگەی 8 با لە مادەی 13 بودجێ عێراق دەڵێت لە کاتی ناکۆکی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕێوشوێنی پێویست دەگرێتە بەر بە تەمویلکردنیشەوە.